باژنێڕۆی ئەمڕۆ لە کاتێککردن لێشی لە پرۆژەکانی شاری سلێمانی لە گەڕەشی گورسات ئەندازیارێک و چوار کرێکار دەکەونە ناو چاڵی بناغەی بینایەکەوە و ئەندازای گیان لەدەست دەدات و چواکرێکارەکە بریندار دەبن. لێرە عوسمان زیندانی لێیە کا عوسمان سڵاو لێ بێم کاتەوە باش زانیارەکان چۆنن چی ڕوویاوە. بەڵێ ئەم کاتەیەوە باش بەداخەوە دیسان لە چوارچێوەی ئەو پرۆسی کار و بیناسازیە ڕووداوی کارم ڕۆیلیاوە لەیکێ لە پرۆژەکانی شاری سلێمانیدا 5 کرێکال کە یەکی چان سەرپرشتیانە ئەندازیار بۆ سیفەتی ئەندازیاری هەیە کاری کردووە لەوێ لە ناو پرۆژەکەیە کە خەریکی دیارە چاڵ و دیواربەندی ئەوانە بوون. ئێمە ئەستا نەچووینە سەر شوێنی ڕووداوەکە بەڵام بەیانی بە یا ئەم شەوە چوینە سەر شوێنی ڕووداوەکە بە نەتیجە کرێکارێک گیان لەدەزاوەکە پیشەکەی ئەندازیارە و خەڵکی دەربەنی خانە موال 1995 لە کۆمپانیای بەیان کاری کردووە لە ناو پرۆژە گەورەکەی گاردنسیە. تابان ئەمە ڕووداوێکە حتمما وەکو پێویست ڕەنگە سەلامەتی لەو شوێنیانە پارێزرابێ چونکە ڕووداوێک بەو شوێتەوە لە ڕووی جیۆلۆجی ئایەمە شوێنە کەشفی بۆ کراوە ئەمە پرسیارێکە لە تاقیقا لەگەر بیڵی قسەکەم تاوەکەم ئایا جیۆلۆجیە نەم شوێنە مەسحی بۆ کراوە لە پێشا تا ئەو حەفرە بکرێ و ئەو دیوارە ڕخاومە پرسیارێکمانە بێ لە تاقیقاتی دواترا دوو ئایا ئەم شوێنە پێشووتر مەسەلەن ڕیزبەندێکی بۆ کراوە بەر دیواربەند هەیە لە ئەکرێ بۆ پارێزگایی لە کرێکارەکان بە کورت و مختصەرەکەی پێویستە ئێمە وردەکاری مەدانی زیاتر لەسەر شوێنی ڕووداوەکە بکەین کە چۆنە بەس بە نەتیجە بەداخەوە ها کرێکارێکە پیشەکەی ئەندازیارە جیان لە دەستداوە و چوار کەسیش برینداوە لە چوارەکەی کان بە خۆشحاڵیەوە باش بوو چۆتە دەرەوانەی سیانیشان تا ئێستا بەردەوامە لە نەخۆشخانەجێ چاودێری چڕایە ئێمە پاشان لیژنە دروستەکەین و بە دوواداچوون بۆ کەیسەکە عوسمان ئەم شوێنە چاڵ بۆ ئەمان لەسەر و کەوتونەتە ناوی ناو ئیشەکە هەندی خەبەر بۆ تۆ گوایە کەوتۆتە خوارەوە بەڵام ئێمە ناتوانینی قراری ئەوە بکەین هەتا خۆمان بە چاوی خۆمان شوێنەکە نەبینین. ئەو چوار کرێکاری دیکە کوردنیا عەرەبی هەر چواریان خەڵکی سلێمانی یەکیان ئەلەن شوانە 18 ساڵە و یەکیان ژێوار شیروان 20 ساڵە و یەکیان پەیوەسەلام 20 ساڵە. ئەمە بەو ئەندازای جیانی دەستداوە ئەم ساڵ چەند کرێکار جیانی دەستداوە؟ ئێستا ئامارەکەمە دەقیقی لام نییە بەڵام تەقدیرم وایە لە سەر و هەژدە ئەوانەیە چکە لە ئاماری ئەخیرمان ڕۆشت بووە 15 بەڵێ ئەوەی کە جوبیستی بنەمە تایبەتە بە ڕووداوی کە پاژنی ڕێبڕۆ لە گەڕەکی گورسات ڕوویداوە کە ئەندازیارێک کە تەمەنی لە دایبووی ساڵی 1995 خەڵکی دەربەنیخانەی جیانی دەستدا و چوار کرێکاری دیکەش بریندار بوو.